بەڕێزی وڵای دوکە میزۆرەکە بەس بەیانیان یا شەوانیش وڵا شەو زۆر دەدانێ شەو زۆر هەڵەسی لە کێکەوە وڵی تەقری 1 ساڵە 1 ساڵ ئەی هیچ فاسوشتە نەکردەوە بەڵا فاشی کردووە وتی چی فاس خەفتان بەدەبێت تا میسکەی زۆرە ئەی وتیان پرۆستاتە گەورە بووە نا هیچ باسییان نەکرد ناوەڵ ئەی سۆنە دەکرد سۆنەریان بۆ کردی ئەرە وەڵا ئەی نەیانوت پاشە میزت چەنە والله باشي وانك اما خدي هنا كتبت يعني بربو ئێستا بەڵام هەرمی زۆرەکەی راس زود بيذكر زیاد بەریان ناوە انا والله لا انا من زورك مثل الناس انا بەڕای من سۆنەرێ بکەی بزانی میزەڵانی قەباری چەنە پرۆستاتە قەباری چەنە دوای میزێ بکەیت و بگەڕێتەوە بۆ دووبارە بکاتەوە بزانە چەندی تیامێنێتەوە ئەگەر زۆری تیاب مێنێتەوە ئەبێ عیلاج وەرگری بەس بە هەموو حاڵەتێ مادام شەوان زۆر هەڵەستی هەر بێ عیلاج وەرگری والله باشە دکتۆر ویستم لێرە پرسیارێ بکەم ئەوانەی چا زۆرە خۆن و ئاو زۆرە خۆنەوە کاریگەری نابێ لەم تەمەنەیە هەر بۆ ئەوانەی کە پرۆستاتیشانەیە باشتر وایە اینجا میزی زۆرەکەی وڵایوت عیلاج نەوە قوربان سۆنەرێ بکەیت و والله جوزك بيجرينو والله كاكن هذا كلها هلا اخوانيه ما قران صار بيجرينو دكتور جان كواتا پێویستی بە سۆنەرێکی تازەیە بزانی پاشەمیزی چەنە و پرۆستاتی چەنە بەپی ئەوە ئەگەر پرۆستاتی حەجمەکەی گەورە نەبێ و پاشەمیزی زۆر بێ عیلاجێکی بۆرەکەی فراوانکە بە ئیستراحەت میزکە حەزەکەی بچی بۆ لای دکتۆر تا بە یەک دوو جار میزەکەی ئیشەیە نا ما بەستم ئەمڕۆ نەبوو نا میە قسەی ئەمڕۆنیە چێش کێ ئەڵێ لەکوێ هێنێ دانیشتنە دانیشتنم لە تەلاری ئارام لە ئیبراهیم پاشا بەرامبەر مەکتەبی ژین هەڵا خۆمان باش ئیبراهیم پاشا چۆ سەردانێکی بکە و بزانە کێ نایە خزمەتی دکتۆر ئەحمەدم وەرەقەمان بڵێ بەڵە باشە سار دەینە ئێستا وەرەقەیەکت بۆ بە سەر چاو مامە گیان سڵاو بینیم پێکەنیت تۆش کێشەوەیە مامە نەوەڵا کێشم نێش شەواڵاتی بۆ میزوانیە ئەونا شەوێ دووکەرە هەرابێ چاو ئاو زۆرە خۆی هین ئەوە دووکەرەتی